بەڕێزان بەردەوام دەبین تەوەری کەمی گفتوگەکانمان دەست پێ دەکەین دیارە چین توێژەکانی ناحیەی ڕزگاری یاخود چین توێژ جیاوازەکانی ناحیەی ڕزگاری یا دەشتێکان ئاڕاستەی داریگرمیان کردو بۆ ئەوەی کە ناحیەکان بکرێتە قەزا و هاوکاتیش چەند خزمەت گوزاریەک تایبەت بە ناحیەکان جێبەجێ بکرێمە لە کاتێکدایە کە ساڵی ڕابردووش هەمان داواکاریان بەسەر و خۆیان گاندبوو جا تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر یادگارالی ئەندامی دەستەی داکۆکی لە ناحیەی ڕزگاری ڕاستەوخۆ لە ستودیۆی کێلارەوە میوانە دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی سەرتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم ساڵی ڕابردوو داواکاریتان بەلایانی پەیوەندیدار بە سەر و خۆتان گاندووە بۆ ئەوەی کە ناحیەکە بکرێتە قەزا ئەم داواکاریە چۆن بێت تا ئێستای جوابی نەدراوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان هیچ کاری لەسەر کراوە جارێکی دیکە ئەم ساڵ هەمان داواکاریتان هەیە؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە دیارە ناحیەی ڕزگاری یەکێکە لە ناحیە زیندوو و بەرفراوانەکان لە ڕووی ژمارەی دانیشتوان لە ڕووی ڕووبەرەوە کەکەوێتە سنووری ئیدارەی گەرمیان و ئەم ناحیەیە لای هەمووتان ئاشکرایەکەوە خاوەنی باگراوندیەکە کە زۆربەی زۆر لە ماوەی ڕابردوودا لە ڕاستیا ڕوبەڕووی شاڵاوی ئەنفال بووەتەوە و خەڵکێکی تێکۆشە خەڵکێکی قوربانی دەر لە ڕاستیا لەم ناوچەیە کە زۆربەی زۆری ئەتوانین بڵێن کە سوکاری سەربەرزی شەیدان ئەنفال کراوان تاقانەکانی ئەنفال یانی ئەو خەڵکە تێکۆشەرەیە لە ڕاستیاکەوە دنیایەک فرمێسک و خوێنیان لە پێناوە ئەزمونەی هەرێمی کوردستان بەخشیوە. دیارە داواکارەکانی ناحیەی ڕزگاری لەم کاتەیە چەند داواکاریەکە ڕەنگە دیارترینیان ئەوە بێت کە داوای بە قەزاکردنە و ئەم داوایە لە ڕاستیان نوێ نییە وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد بەڵکو لە ماوەکانی ڕابردووشە چەند جارێکی تر ئەم داوایە جوڵێنراوە چونکە ڕزگاری لە ئێسایە نزیکەی 6,000 دانیشتوانی هەیە و هەروەها نزیکە 73 گوند سەر بە ناحیەی ڕزگاریە و هەروەها 12 گەڕێکی بەرفراوانی هەیە و ئەم ناحەیە لە 88ەوە دیارە بووە بە ناحیە ینی هەموو مؤهلاتێک هەیە کە لەم ناحەیە تۆ بتوانیت استحداسیکەی بۆی بکرێ بە قەزایەکی نوێ لە هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا لە ڕاستیا هەرچەندێک هەوڵەکان دراوە بەڵام نەگەشتوتە نەتیجە لە کاتێکدایە کە تەنها لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە بینین بە خۆشحاڵێکی زۆرەوە ینی نزیکەی 9 ناحیە کراون بە قەزا ئێمە پێمان وا بوو کە ناحیەی ڕزگاری یەکێکە بێت لەوە ناحیانەی کە پێویستەکە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو وەفایەک بۆ خەڵکی قوربانی دەر و تێکۆشەری ئەم ناحەیە ئەم ئاوڕێیان لێ بداتەوە ئەم خزمەتیان پێ بگەین. بەڵێ دکتۆر هۆکار چییە باستەوە دەکەی کە چەند جارێک ئەم بابەتە جوڵێنراوە بەڵام تا ئێستا وەڵامی جددی نەدراوەتەوە هۆکاری ئەم پشتگوێخستنە بۆ چییە؟ واللهی ئێمە لە ڕاستیا بەداداچوونمان بۆ ئەمە کردووە وەکو نوێنەرایەتی چین و توێژەکانی ناحیەی ڕزگاری لە ڕاستیا ئێمە چەند ڕۆژی ڕابردوو سەردانی ئیدارەی گەرمیانمان کردووە و لە کۆبوونەوەمان لەگەڵ بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان بە خۆشحاڵێکی زۆرەوە کە جەنابیان بە تەواوی پشتگیری ئەم پرۆژەیە و هەروەها ئەوەش بە ئێمە ڕاگەیان کە ئەمە هیچ کێشەیەک لە بەردەم ئەم مۆزوعیان نییە تەنانەت جەنابی کاک قوبادیش وەکو جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بە ئێمەی ڕاگەیان بە تەواوی لەسەر خەتە بە تەواوی پشتگیری ئەم هەوڵانە ئەکات و کاتێکیش لەگەڵ بەڕێوبەری ناحیە و لایەنە پەیوەندیدارەکان لە ناحیە کۆ بنەوە دیسان ئەوانیش بە هەمان شێوە و هەروەها ئەندامانی ئەنجومەنی پارێزگاش کە لەم سنووریان بەڕاستی ئەوانیش دیسان داکۆکی لەماکەنەوە ئێمە نازانین لە ڕاستیە بۆچی تاوەکو ئێستا کە هیچ کێشەیەک نییە هیچ عرقەلەیەک نییە هیچ بربەستێک نییە لەلایەنەکانە بۆچی تاوەکو ئێستا ئەم کەیسە هەروە بەکراوەی ماوەتەوە یاخود نەگەشتووە بە چارەسەر بۆیە ئێمە لە هەوڵەکانمان لە ڕاستیا بەردەوامین لە بۆدادەچوونەکانمان بەردەوامین کەوا حکوومەتی هەرێمی کوردستان هەرچۆن بووە بتوانێت لە ڕاستیا ئەم کەیسە بگەێنێتە نەتیجەیەک بۆ چارەسەرێک بۆ ئەمە بدۆزێتەوە چونکە تەخیرکردنی ئەمە پێم وایە خزمەت بە هیچ لایەک ناکات بە تایبەتی ناحیەی ڕزگاری وەکو پێشتر باسم کرد خاوەنی خصوصیت و تایبەتمەندیەکە کە ئەبێ هەمومان بەڕاستی ڕێزی لە بگرین و بە ناحیەبوونی ڕزگاری بە قەزابوونی ڕزگاری ئێمە پێمان وایە خزمەتێکی گەورە بە خەڵکی تێکۆشەری ئەم ناوچەیە ئەکات لەبەرەوەی ڕۆتیناتی ئیداری کەمە بێتەوە و هەروەها بەڕێوەبەراتەکان دێنە قەزا و توانین بڵێن هەلی کار دروستە بێ و پرۆژەی توانین پرۆژەی پیشەسازی دێتە ناوچەکە ینی جۆرێک لە جم و جۆڵ جۆرێک لە زیندوێتی لە ڕاستیا ئەگەڕێتەوە بۆ قەزای بۆ ناحیەی ڕزگاری کە بەداخەوە لەم ساڵانەی دوایە بەهۆی قەیرانی دارایی بەهۆی قەیرانی کۆرۆنا بەهۆی کۆمەڵێک تەنگژەوە ئێمە توانین بڵێن ناحیەی ڕزگاری لە ئێسایە وەستاوە لە ڕووی پرۆژە خزمەتگوزاریەکان لە ڕووی ئاوەدانی لە ڕووی ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا ئێمە ناشارینەوە کە خزمەتی زۆر باش بە ناحیەی ڕزگاری گراوە بەڵام لەم ساڵانەی دوایە لەبەرەوەی هیچ لە ڕاستیا پرۆژەیەکی ئەوتۆن نەکراوە کە شانی ئاماژە پێدان بێت
سێرەکەی وردە پرۆژەکانی تشکە پێشتر کراون وردە لە ڕاستە پێویستان بە نۆژەنکردنەوەیە قوتاب پێویستمان بە قوتابخانەیە پێویستمان بە نەخۆشخانەیە یان یەکێک لەو گرفتە گەورانەی کە ئێستا ڕوبەڕووی ناحیە ڕزگاری بووەتەوە تاوەکو ئێستا ناحیە ڕزگاری کە دانیشتوانەکەی زیاد لە 6,000 نزیکەی 6,000 کەسە بێت 73 گوندی لەسرە تاوەکو ئێستا نەخۆشخانەیەکی گشتی نییە لە ڕاستە بنکەیەکی تەندروستی هەیە ئەم بنکەی تەندروستی پێویستی بە پزیشکی پسپۆرە هەتاوەکو ئێستا ینی بەڕاستی ئۆتۆمبیلی فریاکەوتنی نییە کاتێک ڕووداوێکی هاتوچۆ ڕوئەدا کاتێک ڕووداوێکی لە ناکاو ڕووەدا تۆ پێویستەکات لە کەلارەوە لە ڕاستیا ئۆتۆمبیلی فریاکەوتن بێ بۆ ڕزگاری کە ئەمە بەڕاستی ینی لەم کاتەیە کە حەقوایە ئاوڕی لێ بدرێتەوە حەقوایە خەڵکی ڕزگاری لە ڕاستیا پێویستی بە خزمەتە و ئەمە بە بڕای من چارەسەرکردنی ئاسانە بە قەزاکردنی ناحیە ڕزگاری پێم وایە یەکێکە بە لەو هەنگاوانەی کە ئەتوانێ بڵێ خزمەتی زیاتر بەم ناحەیە بکە و هەروەها لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی پرۆژەکانەوە پێم وایە ئاودانی زیاتر بۆ ئەم ناحەیە ئێمە گەڕێتەوە بۆیە ئێمە لەسەر ئەم داوای خۆمان بەردەوامین و هیواداری لایەنە پەیوەندیدارەکانیش لە ڕاستیا بێنە سەرخەت و هەوڵی جدی بدرێت بتوانێت لەم میانەی حکوومەتەکە ئەم ماوەی ماوە بتوانێت ئەم خزمەتە بە ڕزگاری بکرێت. باشە دکتۆرێکێکی دیکە لە داواکاریەکان دانانی با بڵێن سەرۆکایەتی زانکۆی پۆلیتێکنیکە لە ناحیە ڕزگاری و هاوکات باس لە بەرەو پێشبردننی وەرزش دەکرێت لەو ناوچەیە. لە ئێستادا ئەم بابەتانە تا چەندە ئاستەنگی بۆ هاوڵاتیانی ناحیە ڕزگاری دروست کردووە؟ لە ڕاستیا مۆزوعی زانکۆی پۆلیتێکنیکی گەرمیان یەکێکە لەو خزمەتە گەورانەی کە ئەتوانین بڵێن بەم ناوچەیە ئەکرێت ئەگەر بەڕێکوپێکی بە شێوەیەکی ڕێکوپێکەم پرۆسەیە بەڕێوە بچێت. ئێمە سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها وەزارەتی خوێندنی باڵاکەین کەوا ئەم زانکۆی لە ناوچەکەمان کردوێتەوە بەڵام لە ڕاستیا ئێرە گرفتێک هەیە منەمێ بە سەراحەت ئاماژەی پێ بکەم ئەویش ئەوەیە کە بۆکردنەوەی ئەم زانکۆیە لە ڕاستیا لیژنەیەکی باڵا لە وەزارەتی خوێندنی باڵا سەردانی ناوچەکەی کردووە چەند جارێک و هەروەها راپۆرتی خۆیان نووسیوە هەڵسەنگاندنی وردیان کردووە بۆ جەدوای ئەم زانکۆیە بۆ مستەلزەماتی ئەم زانکۆیە بۆ مقەوماتی ئەم زانکۆیە دوای بە دوواداچوونێکی زۆر ئەمان بەڕێزانە بۆیان دەرکەوتووە کە پێویست دەکات سەرۆکایەتی ئەم زانکۆیە لە قەزای کەلار بێەوە لە منزمنیها لە قەزای کەلاریش لە ناحیە ڕزگاری بێت چونکە ناحیە ڕزگاری هەتاوەکو ئێستا چەندێک زانکۆی گەرمیان لە ناوچەکەیەوە زیاتر لە 10 ساڵ 12 ساڵ زانکۆی گەرمیان لەم ناوچەیە تاوەکو ئێستا لە ناحیە ڕزگاری لە ڕاستیان نە کۆلێجێک نە بەشێک هیچ شتێکی لەم ناوچەیە نەکردوێتەوە بەڵام بەداخەوە دواتر سێرەکەی بە لە ڕێگەی کۆمەڵێک فشاری ناڕەزایەتی و فشاری ملیەوە بەداخەوە هەوڵی جدی هەیە بۆ ئەوەی کە ئەم سەرۆکایەتی ئەم زانکۆیە کە لەم ناوچەیە کراوەتەوە بە شێوەیەک لە شێوەکان بخرێتە شوێنی تر ئێمە لەگەڵەوەیان بەڕاستی کەوا خزمەتی تەواوەتی هەموو ناوچەکان بەبێ جیاوازی بکرێت بەڵام حساباتی ئەوەش بکرێت ناکرێت ئەم زانکۆنوێیە لە ڕاستیا هەر بە کۆڵێ بە مردووی لەدایک بێت ئێمە لەگەڵەوەیان ئەم زانکۆیە بە شێوەیەک بێکەوە لە ڕاستیا ڕۆڵی هەبێت دەوری هەبێت کاریگەری هەبێت حەیوێتێکی هەبێت جموجۆل بخاتە ناوچەکەمان و هەروەها لە بواری توێژینەوە لە بواری لایانی زانستی ڕۆلی کاریگەر و گرنگی خۆی هەبێ بەڵام لە ئێسایە بارودۆخێک دروست بۆ ئێمە نایشارینەوە کە هەوڵی جدی هەیە بۆ ئەوەی کە سەرۆکایەتی ئەم زانکۆیە ببرێتە قەزای کفری خۆشەویست کە ئێمە لە ڕاستیا بە تەواوی پشگیری لە داوای ئەو خەڵکە بەڕێزەکەن خەڵکێکی تێکۆشەرن بەڵام هەنێک شت هەیە لە ڕاستیا لیژنەی وەزارەتی خوێندنی باڵا هەموو لایەنە پەیوەندیدارەکان بەڕاستی ئەم ڕاستیەت چاکەزانن کە پێناچێت ئەم بردننی ئەم سەرۆکایەتیە بۆ ئەوێ نە هەلی کار دروستەکە نە جموجۆل لەوێ دروستەکە بۆچی چونکە بەڕاستی ئەو ناوچەیە پێویستی بە هەنێک پرۆژە بە هەنێک خزمەتگوزاری تر هەیە کە پێویستی بە هەلی کار هەیە پێویستی بە پرۆژەی پیشەسازی پرۆژەی بازرگانی پرۆژەی وەبەرهێنان هەیە بەڵام ئەم زانکۆیە ناچێتە زمینی پرۆژەیەکی خزمەتگوزاریە لە ڕاستیا و ڕزگاریش بەهۆی موقعەکەیەوە و هەروەها بێبەشیش بۆ لە ڕاستیا لە پرۆژەکانی گواری کەرتی خوێندنی باڵا هیچ شتێک لە ڕزگاریان نییە بۆیە من لە ڕاستیا ئەمەوێت لێرە ئەم پەیامە ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتی خوێندنی باڵا هەموو ئەوانە بکەم کە خەڵکی ڕزگاری چین و توێژەکانی ناحیە ڕزگاری کە پێشتریش ئاماژەم پێدا زۆربیان لە کەسوکاری سەربەزی شەیدان و ئەنفالکراوان پێگاتون لە ڕاستیان نیگەرانن تووڕەن لەوەی کە هەوڵێک هەیە بۆی ئەم مافیان لێزەوت بکرێت بۆیە گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی حسابات بۆ ئەمە بکات کە ئەم سەرۆکایەتیە لە ناحیە ڕزگاری بهێڵێتەوە چونکە ناحیە ڕزگاری وەکو پێشتر ئاماژەم پێکرد دەیان کێشەی هەیە دەیان گرفتی هەیە ینی تەسەور بکەم من ناتوانم نمونەیەوە بێنەوە کارەکان چیە خودت پاساوەکە چیە بۆی کە ئەم سەرۆکایەتی لە ناحیە ڕزگاری نەمێنێتەوە
وڵی من ئەتوانم بە سەراحەت ئەوە بڵێم کە پاساوەکان چییە؟ ینی خەڵکی خۆشەویستی کفری داوای ئەوە ئەکەن کە ئەڵێن مادام زانکۆیەک لە کەلار هەیە پێویستەکە زانکۆیەکیش لە کفری هەبێ. من پێم وابێ ئەمە منتقێکی زۆر هەڵەیە. زانکۆکە لە گەرمیانە زانکۆ ئەساسەن بۆ ڕۆژێ و دوو ڕۆژ نییە، بۆ خەڵکی شارێک و بۆ خەڵکی ناحەیەک و خەڵکی گەڕێکێک نییە، بەڵکو زانکۆ مڵکی هەموو کوردستانە. ینی ئێمە خۆمان مەسەلەن سەردەمێک لە زانکۆکانی هەولێر لە زانکۆکانی سلێمانی خوێندومان و خەڵکی کەلاریش بووینەوە توانیشمانە مەسەلەن ئیشەکانیشمان ڕۆیشتووە و بەڵا ئەمە منتقێکی غەڵەتە لە ڕاستیە. پاساوەکە ئەگەر هەرچی بێت ناکاتە ئەوەی کە تو ئەبێت لیژنەیەک هەیە وەزارەتی خوێندنی باڵا دوایەوە بۆ معلوماتی بەڕێستان بەڕێز وەزیری خوێندنی باڵا فەرمانی دەرکردووە بەڕەسمی کە لە ناوەندی قەزای کەلار بێ، لە ناوەندی قەزای کەلاریش زەوی تەرخان کراوە لە ڕزگاری، لە ناوەندی قەزای کەلارە ڕزگاری دیاری کراوە، لە ڕزگاریشە بۆ معلوماتان زەوی تەرخان کراوە 54 دووەنم بەڵازان دیارە لە ئێستادا کێشە لە گواستنەوەی دەنگ و وێنی میوانەکەمان هەیە. دەمەوێت ئەگەر میوانەکەمان بتوانێت ئامادە بێتەوە باس ڕوونکردنەوەی زیاتر لەسەر داواکاریەکان بدەین. دیارە یەکێک لە داواکاریەکانی با بڵین هاوڵاتیانی ناحیە ڕزگاری ئەوەیە کە گرنگی بە کەرتی وەرزش و واروها لایانی وەرزشی بدێت کە وەک خۆیان باسی لەوە دەکەن لەو ڕاگەنداوەی کە چەند ڕۆژی ڕابردوو ڕایان گەیاندووە بەلایەنە پەیوەندیدارەکان و کە پەیامەکانیان گەیاندوتە ئیداری گەرمیان ئەوەیە کە کەرتی وەرزشی لە ڕزگاری و هەروەها گرنگیدانیش بە وەرزشکاران لەو ناحێدا پشتگوێخراوەیەکی دیکە لەو داواکاریانی کە هاوڵاتیان یاخود با بڵێن چین و توێژە جیاوازەکانی ناحیە ڕزگاری هەیەە ئەوەیە کە کێشەی بوونی زەویزار و هەروەها تاپۆیە. تا ئێستا ئەم کێشانە لە ناحیە ڕزگاری یەکلایی نەکراوەتەوە. کامەژەندێک جار با بڵێن کێشەی بۆ نیشتەجێبوونی هاوڵاتیان بۆ بارگوزەرانی هاوڵاتیان دروست کردووە کە کاریگەری نەرێنی لەسەر ژیانیان هەبووە. مەجگەلەوەی ڕەنگ دەکات ڕەنگە چارەسەر نەبوونی کێشەی تاپۆ کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان یاخود هەندێک کێشەی کۆمەڵایەتی بەدوا خۆیدا بێنێ. جا لە ئێستادا گەرمیوانەکەم جارێکی دیکە ئامادە بێت. دکتۆر ئەگەر گوێبیستی منی دەگەڕێمەوە لای تۆ یەکێک لەو خاڵانەی یاخود لەو داواکاریانەی کە بوونی هەیە دەمەوێت لای خۆتان یاخود بەڕێستان زیاتر ڕوونی بکەنەوە باسی لێو بکەیت کە گرنگیدانە بە وەرزش و وەرزشکاران. تا ئێستا با بڵێن ئەم لایەنە لە ناحیە ڕزگاری ناحیەکی پەراوێزخراوە بە دیاریکراوی هۆکاری ئەم پەراوێزخستنە بۆچی دەگەڕێتەوە؟ لە ڕاستیە هۆکاری پەراوێز خستن یاخود بڵێن ئەو بارودۆخی کە ئێستا ڕزگاری تێکەوتووە هۆکارەکانی زۆرن. بەشێکی من پێم وایە ئەگەڕێتەوە بۆ ئەو مۆزوعی کە پێوترێ قەیرانی دارایی و نزیکەی 10 ساڵە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتوێتەوە. ناحیە ڕزگاریش لەمە بێبەش نەبووە و چەندەیان پرۆژە هەیە لە ناحیە ڕزگاری لە ڕاستیە بە نیۆناچڵی تەواو نەکراوە بەهۆی ئەوەی کە ئەوترێ قەیرانی دارایی. ئەمە بەشێکێتی و بەشێکیشی لە ڕاستیە ئەگەڕێتەوە بۆی کە ئەم ناحەیە سەرباری ئەوەی کە ژمارەیەکی زۆر دانیشتوانی لەسرە ینی پێشتریش ئاماژەمان بۆ کرد نزیکەی 6,000 کەسە، بەڵام تاوەکو ئێستا هەر لە ڕووی پرۆژە لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی ئاوردانەوە لە ڕاستیە هەر حسێبی ناحەیەکی بۆ کرێت. ینی من ئەتوانم چەند نمونەیەکت بۆ بێنمەوە. یەکێک لەوانە من کە لەگەڵ چین و توێژەکانە کۆبینەوە کێشەی ئەوان کێشەی نەخۆشخانەیان هەیە تاوە گەسە نەخۆشخانەیەکی گشتی نیە، بنکەیەکی تەندروستی هەیە لە ناحیە ڕزگاری. ئەم بنکەی تەندروستیە لە ڕاستیە پزیشکی پسپۆری ئەوتۆی تیان نییە. ینی مەسەلەن ئەڕۆی بۆ پۆلیس سەرەکەی پۆلیسی لە پۆلیسە ئەڵێ ئێمە مانگی تەنها 30 لیتر بنزینمانە دەنێ بۆ هەموو ئۆتۆمبیلەکانی پۆلیس. ئاخر ئەمە چۆن فریا بکەوێت؟ ینی حاڵەتێکی بکوتوپڕ ڕوەدات پۆلیس چۆن بتوانێت تاوانباران دەستگیر بکات، چۆن بتوانێت بە ئیشەکانی خۆی هەڵبسێت. کێشەی خزمەتگوزاریت هەیە 12 گەڕێکی گەورە لە ناحیە ڕزگاری هەیە تاوەکو ئێستا تەنها سێ گەڕێکی ئەتوانی بڵێن کۆڵانەکانی کۆنکریت کراوە و هەروەها کێشەی ئاوی خواردنەوە ڕاستە لە ئێسانیە، بەڵام تەنها پشت بە ئاوی ژێرزەوی ئەبەسێەوە. ئەم ئاوی ژێرزەوێ نزیکەی 13 متر ئاوی ژێرزەوی ئاستەکەی دابەزیوە تاوەکو ئێستا نەتوان ڕاسوود لە ڕووباری سیوان وەربگرێ بۆی ئاوی سەر زەوی بگەێنرێ بە ڕزگاری، چونکە ئەمە کێشەیەکی گەورەیە لە ڕاستیە ڕەنگە لە ساڵانی ڕابردووە لە ساڵانی داهاتووە ناحیە ڕزگاری ڕوبەڕووی گەورەترین کێشەی بێ ئاوی بێتەوە لە ڕاستیە. و هەروەها لە مەسلەی وەرزشوانان تاوەکو ئێستا لە ڕاستیە نزیکەی 500 وەرزشوان زیاتر بۆ سەر و 500 وەرزشوانی گەنج و لاو لە ناحیە ڕزگاریە هەیە، بەڵام کەمترین خزمەتگوزاریان پێ نەگەیشتووە. ینی من ئاگام لێیانە کاتێ بەدواداچوونەکەین ئەوان لە یەکێک لەوانە یاریگای شەید گەیلانە کە 3 ژوور 4 ژووریان هەیە لە ڕاستیە ئەمە 2 ساڵی ڕێکە ناتوانراوە 5 میلیۆن دیناریان بۆ تەرخان بکرێ بوو بتوانێت
سەقف بۆ ئەو خانوانە دروست کرێ لە زستانە لەبەر باران و لەبەر سەرما خۆیان ئەگۆڕن لە هاوی نیشا لەبەر خۆر و لەبەر ئەو گەرمایی کە لە گەرمیانە هەیە ینی ئەمە سەرەتاییترین مافەکانە بەڕاستی و هەروەها یەکێک لە کێشە گەورەکان لە ناحیەی ڕزگاری کە داواکاری کە سوکاری شەیدان و ئەنفالکراوانە لە ڕاستیە دروستکردنی مۆنۆمنتێکە ینی تاوەکو ئێستا مۆنۆمنتێک لە ناحیەی ڕزگاری نییە کە بە مەڵبەندی شەیدان و ئەنفال ناسراوە ینی کە ئەڕۆی بۆ مۆنۆمنتی ئەنفال لە گوندی دیە بنە بەڕاستی ئینسان نازانێت چی بڵێ نازانێت چی بکات ینی تۆ تەنها لە چواردەی چواری هەموو ساڵەکە بەڕاستی تۆزە خزمەت گوزاریەکە کرێت و دوای ڕۆژی دواتر قوفلێک لەم مۆنەمنتە ئەدرێت تاوەکو ساڵەکەی دواتر لە ڕاستیە من چەند جار بیستمە لە مامۆسایانی زانکۆک ئەیانەوێ خوێندکاران ببن بۆ سەر مۆنۆمنتەکە بۆی خەڵک ئاشنا بێت بەم مەینەتیانی بەسەر ئێمە هاتووە قوفلێکی گەورە لە دەرگای ئەم مۆنۆمنتە دراوە هیچ خزمەت گوزاریەکی تیانە لە ڕاستیەوە هەروەها هێنانەوەی تەرمی ئەنفال کراوان ینی ڕوفاتی ئەنفال کراوانی گەرمیان کە 171 تەرم تاوەکو ئێستا نزیکی چەند ساڵێکە ینی لە پزیشکی دادوەری بەغایە تاوەکو ئێستا نەتوانرا دیNAیان بۆ بگرێت تاوەکو ئێستا بە زیێتی خۆیان شاد بکرێنەوە ینی ئەمە کەمترین داواکاریە کە تۆ دوای ئەو هەموو ساڵە بتوانیت ڕوفاتی ئەنفال کراوان بێنیتەوە بەداخەوە تاوەکو ئێستا نێنراوەوە ئێمە بەداداچوومان کردو وەزارەتی کاروباری شەیدان لە ڕاستیە زۆر خەمساردە لایەنە عێراقیەکان ئەمە ناشارنەوە کە ئەوان بەدەمەوە هاتنیان نیە وەکو پێویست نایەنە پێشەوە هۆکارەکە چی ئێمە لە ڕاستی ئەمە نازانی بەڵام ئەمە زۆر ئازاری کە سوکاری شەید کە سوکاری ئەنفالەدا لە ناحیە ڕزگاری هەڵبەتە جگە لەم گرفتانە گرفتێکی دیکە هەیە کە ئەویش گرفتی تاپۆیە بە دیاریکراوی گرفتەکە لەکوێدایە کە هاوڵاتیانی ناحیە ڕزگاری کێشیان لەگەڵ تاپۆکردندا هەیە بەڵێ دیارە لە ماوەی ڕابردووە حکوومەت یارێمی کوردستان بڕیاری ئەوەی دەرکردووە کەوا ئەو زەویانەی کە هەن تاپۆ بکرێن تەملیک بکرێن بە ناوی خەڵکیەوە بەڵام کێشەکە ئەوەیە تاوەکو ئێستا ئەم بڕیارۆک و پێویست نەچوە دەبوارێت جێبەجێکردنەوە ئێمە بەداداچوومان کردە پێم وایە 70 پارچە زەوی تاوەکو ئێستا تەملیک کراوە ئەوەش بۆ خۆی لە ڕاستیە هەر شانی ئاماژە پێدان نییە ئێمە لەگەڵ بەڕێزان سەرۆکی شارەوانی و بەڕێوەبەری ناحیە لە ڕاستیە لە چەند ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەمان کرد ئەوان باز لەوەکەن کەوا کێشەی مڵکدارەتی کێشەی زەوی هەیە جۆرێک لە جۆرەکان بەشێک لەمانە خاوەنەکانیان لە ڕاستیە زەوی وا هەیە زیاد لە چەند خاوەنێکی هەیە زەوی وا هەیە کە ینی کێشەکان لە ڕاستیا کێشەی مڵکداریە کۆمەڵێک کێشەیە کە هەمووی تێکەڵ بۆتە سەریەکە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لانی پەیوەندیدار نابێت دەستەوەستان بێت لەم مۆزوعە حەقایە بێتە سەرخەت ڕێنمایی دەرکا کارئاسانی دەرکا لایەنە پەیوەندیدارەکان ڕاست پێرێ لە ڕاستی ئەم کێشانە بێ بە داداچوونی بۆ بگرێت چونکە کەیسی جیاواز هەیە یەک شت نییە بڵێ کێشەکە لەکوێ کێشەکە جۆرا و جۆرە لە ڕاستیە نەتیجە ئەوەیە کە نەتوانراوە لە ڕاستیە لەم ڕۆ خزمەتێک بە خەڵکی ڕزگاری بکرێت زەویەکانیان خانوەکانیان لە ڕاستیە مڵک و ماڵەکانیان لەسەر تەملیک بکرێت کە بێبەش بوونە لەم بڕیارە بەڕاستی بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دکتۆریان سپاس بۆ دکتۆر یادگارالی ئەندامی دەستەی داکۆکی لە ناحیەی ڕزگاری دووبار سپاس بۆ بەڕێستان